کۆمەڵی ئیسلامی کوردستان 6 لایەنی سیاسی بۆ چارەسەری دۆخی کورد لە دووسخورمات و کۆ کردەوە. بڕیاری ژوایە لیژنەیەک بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا پێک بێنرێت. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زیاتر لە 5,000 کوردی خورمات و ئاوارە بوون و بەدەیان خان و دوکانیش لەلایەن چەکدارانی حەشتی شعبیەوە تاڵان و ڕووخا و تەخینراونەتەوە و لەو کاتەشەوە نە حکوومەتی هەرێم لێیان دەپرسێتەوە و نە حکوومەتی عێراقیش بە ئاوارە ژماریان دەکات تا هەنووکەش لە ترسی کوشتن و ڕفاندن ناوێرن بگەڕێنەوە ناو خورماتوو. چونکە ئێمە خۆمان بە بەرپرسیار بەرامبەر بە خەڵکە کە ئێستا ناڕەحەتە و چیمان پێکرێت دەبێ وا بکەین خەڵکەکە بچنەوە سەر جێگا و ڕێگای خۆیان بە گفتوگۆ بێ، گفتوگۆ لەگەڵ بەغدا، گفتوگۆ لە ناو خۆمان، گفتوگۆ لەگەڵ لایەنە دەرەکیەکان وەکو ئەمریکا، بەریتانیا، ئێران، تورکیا کە هەموو فشارێکی دیبلۆماسی بەکاربێنین و خۆشبەختانە بەڕاستیەوەی گوێمان لێبوو هەم حزبە سیاسیانە کاری چاکیان کردووە لە 4 تەوەرکاریان کردووە و کاری باشیان کردووە. گەڕانەوەی کوردەکان بۆ زێدی خۆیان و پاراستنی گیان و ماڵیان لەلایەن هێزێکی بێلایەن و ئاشتی پارێز و ئەرەبووکردنەوەی زیان بەرکەوتوانی 16 ئۆکتۆبەر لە خواستی هەنووکەیی لایەنە سیاسیەکانە و دەیانەوێت لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت لە بەغدا کاری لەسەر بکەن. هەوڵی زۆر دراوە بە تایبەت لەگەڵ یۆنامی، لەگەڵ نوێنەری وڵاتەکانە، لەگەڵ قونسوڵیاتە، لەگەڵ یان کۆبیش و ئەوانە دانیشتن کراوە بۆ خستنە ڕووی ئەو وەزعەی خورماتوە و کارەساتە کە بەسەر خورماتوە هاتووە و دیارە هەوڵەکان بەردەوامن و لە بەردەوامی شابین لە ڕووی دیبلۆماسی و جارێکی تر بە تەمای ئەگەر بکرێ و برادرانە هاوکارمان بن وەفتێک بچێتە بەغا، بچێتە سەرۆکایەتی کۆمار، بچێتە سەرۆکایەتی پەرلەمان، بچێتە سەرۆکایەتی حکوومەت و هەوڵ بگا لەگەڵ لایەنەکانی تری شیعەی باڕادەسا لە بەغا سەردان بکرێن لە ڕووی خەباتی دیبلۆماسی و کارەساتەکانیان پێڕابگەێنرێ. بەڵام ئێمە لە هەوڵی بەردەوامان بۆی بتوانین لە ئایندەیەکی نزیکە لیژنەیەک لە پەرلەمانی عێراق سەردانی دووسخورماتوو بکاوە خۆیان نوێنەرانی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق بە شیعە و سوننە و کوردیشەوە سەردانی دووسخورماتوو بکەن و ئەو کاولکاری کە لە دووسخورماتووە ڕوویداوە و ئەو تاوانە قێزەونانەی کە ڕوویداوە دیارە تاوانی زۆر ڕوویداوە برادران لە پێش منەوە تیشکیان خستە سەر و حاڵەتانەی کە ڕوویداوە خەڵکی دووست بێدەنگ نابێ لایەنە سیاسەکانش بێدەنگ نابن بەردەوام مەبین لە هەوڵەکانمان. ئەنجامی سیاسەتە شکست خواردوەکەی بەناو سەرکردایەتی سیاسی کوردی لە خورماتوو شاربەدەر کرد و لە دوای ئاوارەبوونیشیان نە حکوومەتی هەرێم لێیان دەپرسێتەوە و نە بەغداش کار بۆ گەڕانەوەیان دەکات. کۆمەڵی ئیسلامیش لە سونگەی بەرپرسیارەتی نیشتیمانی بۆ دۆخی خورماتوو دەیەوێت بە پاڵپشتی سەرجەم لایەنەکان کار بۆ ئاساییکردنەوەی دۆخی کورد لە خورماتوو بکات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.